سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە کۆلێژی پەروەردەی بنەڕەت باسی بەشی زانستی کۆمپیوتەر بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند زانکۆی هەرێمی کوردستان هەن و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانیش بە زانکۆڵاین و پارالێل و ئێوەران چەند بووە. ئێوەی خۆشەویستیش ئەتوانن سوود لەم داتا و زانیاریانە ببینن بە تەواوکردنی ڤیدۆکە و بەردەوام بوون لەگەڵ. لە چەند ڤیدۆیەکی دیکەش باسی ئەومان کردووە دەرچوانی پەروەردەی بنەڕەت ئەبن بە مامۆستا لە پۆلی یەشی بنەڕەتی تاوەکو نۆی بنەڕەتی وەکو مامۆستاکاری خۆیانەکەن و بەردەوامە بن لە خزمەتکردنی قوتابیان. بە هیوای سەرکەوتنی ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بانکەشکن بۆ بینینی داتا و زانیاریەکانمان.